بخێر بێن سەر و سەرچاوم ئێوارەتان باش هاوڕێیان بەخێر بێن سەر و سەرچاوان هەر بژین ئەمڕۆکە بە کورتی بە پوختی و بە پەلا باسی استراتیژی چوونە دەرەوە ئەگزیست استراتیژی دەکەین ئەگزیست استراتیژی بریتە لە پیلانێکی پێشوەختە بۆ جێهێشتنی بارودۆخێک دوای ئەوەی ئامانجەکە دەپێکێنرێن یان ئامانجەکە نەپێکێنراوە بەڵام کاتێک ڕوون دەبێتەوە کەمانەوە لەو بارودۆخە هیچی تر سوودی نییە بەڵکو زیانیە لەوێدا استراتیژی چوونە دەرەوە کە پێی دەوترێت ئەگزیست استراتیژی ئیتر دەکەوێتە پێشەوە هەرچەندە ئەم چەمکە لە جیهانی بازرگانی و داراییەوە سەرەتا سەرچاوی گرتووە بەڵام بۆتە کۆڵەکەیەکی سەرەکی و زۆر جار مشتومڕی لە استراتیژی سەربازی و سیاسەتی مۆدێرندا لە بواری بازرگانی ناکەومە ناوی هەروەکوتم لە بواری بازرگانی و پیلانداناندا بەڵام ئەگەر نمونەیەک بێنینەوە ئەتۆ دوکانێکت هەیە دوکانی بۆ نمونە کاتژمێر فرۆشە سەعات فرۆشە کە دەبینی ئیتر ئەو کاتژمێرانە دەبێ بە زووترین کات خۆیانی لێ ڕزگارکەی هەڵدەستی کۆرتینیان لە بۆ دادنەی ویانیش ئیتر داشکان دادنەی بە پەلە دییان فرۆشی بۆ ئەوەی لەم زۆرە کاتژمێرانە سەعاتانە ڕزگارت ببێت بەڵام لە بواری سەربازیدا من مەبەستمە و مەبەستمە ئەمە لەگەڵ بارودۆخی ئێستای شەڕی ئەمریکا و ئیسرائیلدا لەگەڵ ئێران ئیتر لێک بدەمەوە تکایە لە ئێستاوە کەناڵەکە سوبسکرایب بکەن کۆمنت بنووسن پرسیار بنووسن لایەک بکەن و لەسەر زەنگوڵەکەدا ترکێک بکەن بۆی هاوڕێنی دیکەش بتوانن سوود لەو بابەتە وەربگرن استراتیژی چوونە دەرەوە لە بواری سەربازیدا ئیتر بریتە لە پلانێک بۆ کشانەوەی هێزە شارکەرەکان لە گۆڕەپانی ئۆپەراسیۆندا لە هەمان کاتدا دڵنیاییدان لەوەی کە ئامانجە سیاسی و ئەمنیە سەرەتاییەکان پارێزراون و بنچینەی ئیتر ئەو استراتیژیە لە بواری سەربازیەوە لە شەڕی ڤێتنامەوە دێ یعنی کە پێی دەوترێ ڤێتنام سندڕۆم لە ئەم زاراوەیە لە کۆتایی سەدەی بیستەمدا وەک کاردانەوێک بۆ شەڕی ڤێتنام ناوبانگی دەرکرد کە تیایدا ئەمریکا بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵ لە مەملانەکانیدا تێوەگڵا بێ ئەوەی پیلانێک ڕوونی هەبێت بۆ چۆنیەتی کۆتایی هێنان یان کشانەوە ئەمە بووە هۆی سەر هەڵدانی دکتۆرینی واینبێرگ جی پاول بووە بزانم بەڵێ ناوەکەی ئیتر ئەو بیرۆکەی ئەو بوو و ئیتر کە دەبێت وڵاتەکە وەڵامی ئەو استراتیژیە بداتەوە ئیتر استراتیژیەکی گونجاو بوو چوونە دەرەوە لەوەی کە ئیتر لەوە باشترە کە لە ناو تێوەگڵانێکی بێکۆتایی دابین ئەمە زۆر گرنگە و ئەمە چ پەیوەندی بە شەڕی ئێستای ئێرانەوە هەیە دێمە سەرەوە هاوڕێیان زۆر بەخێر بن سەر و سەر چاوم تکایە لە ئێستاوە لەسەر زەنگۆڵەکە چرکەیەک بکەن بۆ ئەوەی هاوڕێنی دیکەش بیبینن ئیتر استراتیژی هێزی چوونە دەرەوەی سەربازی بە زۆری زۆرجار بە سێ قۆناغەوە ئیتر سێ قۆناغ لە خۆ دەگرێت یەک پێناسەکردنی دۆخی کۆتایی کە ئیتر لە دوو بەرنامەی پێشومدا بە میوانەکەم شەماڵ بەشیری باسی لە ئند ستیت کرد ئیتر و ئەوە واتە پێناسەکردنی دۆخی کۆتایی دەبێت پیلان داڕێژەران پێش تەقاندنی یەکەم فیشێک بڕیار بدەن سەرکەوتنی کۆتایی چۆنە و ئەمە بە دەگمەن تەنیا لە ناوبردننی تەواوەتی دوژمنە بەڵکو زیاتر بریتە لە دروستکردنی حکوومەتێکی ناوخۆی سەقامگیر کە توانای بەرگری لە خۆی هەبێ و هەتا دوایی یعنی دەبێت پێش تەقاندنی فیشێک پیلانێکت هەبێ ئەمە تەماشا دەکەین نەک لە ناو کوردەکاندا نییە لە ناو ئەمریکیەکانیشدا بەڕاستی نییە کە بە خۆیان دانیان پێدا ئێمە هیچ پلانێکی ڕوونمان نەبوو بۆ چونە ناو عراق بۆیە ئیتر بەو شێوێ دەرکەوتن و خاڵی دووەمین گواستنەوە واتە ڕادەستکردن گواستنەوەی تەجریدی دەسەڵات لە هێزە سەربازیە بیانیەکانەوە بۆ نمونە بۆ پۆلیسی ناوخۆیانش بۆ حکوومەت یان هێزە نێودەوڵەتیەکان یان پاراستنی ئاشتی لە حاڵەتی ئێراندا بۆ هێزە ئیقلیمیەکان ویانیش بۆ رووسیا گواستنەوەی ئەو دەسەڵاتە کە ئێستاکە
تەماشا دەکەین لە ئارادایە. پاشانیش ئیتر کشانەوەی یەکجارەکی واتە کشانەوەی فیزیکی سەربازەکان. نمونەی مێژوویمان زۆر لەمانە هەنا شەڕی کەندا 1991 کاتێک ئیتر کوێتیان ڕزگار کرد لە دەستی عراقدا ئەمریکیەکان کشانەوە لە سۆمال 1993 شەڕی مۆگادیشۆ ئیتر لە عراق و ئەفغانستاندا ئەوەمان بینی، بەڵام ئیتر لەوێدا لە عراق و ئەفغانستان بە شکستی استراتیژی چوونە دەرەوە، چۆن لە ڤێتنامی بە شکستی استراتیژی ئەمریکیەکان چوونە دەرەوە. ئێستا کە ئەمریکیەکان چۆن لە شەڕی ئێراندا دەست نەدەرەوە وابزانم بە تەنیا لەسەر ئەمە مشت و مڕەکە ماوە. ئیتر مشت و مڕی چوونە دەرەوەی سەرکەوتن بەرامبەر کشانەوە چەمکی استراتیژی چوونە دەرەوە زۆر جار لەلایەن شارەزایانی سەربازیەوە ڕەخنەی لێدەگریتەوە بەهۆی چەند هۆکارێکەوە. کشانەوە وەک ئامانج بۆ نمونە ڕەخنەگران دەڵێن ئەگەر زۆر سەرنجت لەسەر ڕۆیشتن بێت چاو لەسەر سەرکەوتن لا دەبیت. ئەمە یەک لە ڕەخنەگرانی استراتیژی چوونە دەرەوە دەکرێت نامەیەک بێت بۆ دوژمن کە تەنها پێویستە چاوەڕێ بکەن تا بەرواری ڕۆیشتن دێت بۆ ئەوەی دەست بەسەر وڵاتدا بگرنەوە. ئەمە ڕەخنەکانە. پاشان لە ماوەی گونجاو ڕەخنەیەکیکە هەیە ئیتر دەسەنت ئینتەرڤاڵی پێدەڵێن بە ئینگلیزی. ئەمە ئەم وەشانە گاڵتەجاریەکەی استراتیژی کشانەوەیە کە تێیدا سوپایەک تەنها ئەوەندە سەقامگیری جێ دەهێڵێت کە ڕووی خۆی پێسپی بکاتەوە، تەنانەت ئەگەر بزانێت دوای ڕۆشتنی ئەوان حکوومەتە ناوخۆیەکە دەڕوخێت و یانیش ئەوەی ئاڵێتن ئێمە سەرکەوتنمان بەدەستهێناوە لە ئەساسدا سەرکەوتنێکی وان نییە، بەڵام ئیتر ئەمانە بەردەوام بەکار دەهێنرێن لە ئەگزیست استراتیژیدا. پاشان شکستی استراتیژی هەندێک مێژووناس دەڵێن شەڕەکان دەرگای چوونە دەرەوەیان نییە بەڵکو ئەنجامیان هەیە. بە مامەڵەکردن لەگەڵ شەڕ وەک گرێبەستی بازرگانی ڕەنگە سەرکردەکان بایەخی کارە پڕ لە کێشەکان و دوای شەڕ و ئاوەدانکردنەوەی کۆمەلگا فەرامۆژ بکەن. بە گشتی ئیتر تەماشا دەکەین ئیتر ئامانج لە ئامانجی ئەگزیست استراتیژی دوورکەوتنەوەیە لە تێوەگڵانەکان ویانیش کەم تێوەگڵانە ویانیش بەدیهێنانی دۆخی کۆتایی ئارامە ویانیش ڕادەستکردن بە هێزە ناوخۆیەکان و کشانەوەی ویانیش لە دەست ئیتر هەڵاتنە لە ناسەقامگیری ناوچەیی. ئەمانە هەمویان هەنا. جێبەجێکردنی چەمکی استراتیژی چوونە دەرەوە ئەگزیست استراتیژی لەسەر ئاڵۆزیەکانی ئێستای نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران هەم زۆر پەیوەندیدارە و هەمیش یەکجار بڵێ ئێستاکە ئاڵۆزە، چونکە هیچ شەڕێکی فەرمی ڕاگەیەنراو یعنی لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا نییە. ئەوان چوون لە ماوەی 4 ڕۆژدایتر سەری شا بپەڕێن و لە پڕەوە ئیتر وەکو ڤێنزوێلا شایەکی دیکە بێتن پێش ئەوانیش بڵێن ئەتو باشیان خراپی، بەڵام تەماشامان کرد خراپترین شاهات کە کوڕی خامینەیە و زۆر بەی ئاماژەکان باسلەوە دەکەن کە زۆر لە خامینە ڕنگ بێت تونتر بێ و ڕنگ بێ ئیتر تونتریش نەبێ، بەڵام جارێ نازانین. گرنگ لێرەدا ئەوەیە ئیتر هەروەکو وتمان وەکو لە بەرنامەیەکی دیکەش وتم ینی کاتێ پوتینیش دەستی بە شەڕی ئۆکراینیا کرد بەردەوام دەیگوت ئۆپەراسی سپیسا ئەوەندەم جوێ گرتووەیتر فێر بوومە. ئۆپەراسی سپیسا یعنی ئۆپەراسیۆنێکی چالاکیەکی تایبەت باسی لە شەڕ نەدەکرد، بەڵام لە دوایی دایتر دانی بەهۆدانە کە ئەمە بەڕاستی شەڕە و ئێستا 5 ساڵی خێندووە، دەبووە 5 ڕۆژ بخێنی، بەڵام ئێستا وەکە 5 ساڵی خێندووە. ئەوەی ئێران ئایا وای لێ دەوای لێنێ جارێ نازانین، بەڵام بۆ ئەوەی وای لێنێ تەماشا دەکەین ئیتر ئێستا کە استراتیژی چوونە دەرەوە لەسەر مێزەیە.
ئەمە ڕاستیەکە و لە هەمان کاتدا ئیتر تەماشامان کرد ئەو ئۆپەراسیۆنی تایبەت کە ئەمریکاش وەکو دۆناڵد ترامپ چاوەڕێی دەکرد بە چەقانەیەک بچێتە ناو کیف و ئیتر خەڵکی کیف پێشوازی لێ بکە لە ئێرانیش ئەمان بە هیچ شێوەیەک نەکرا بە هیچ شێوەیەک نەکرا و ئێران هەتاوەکو ئێستاش قووەتی ڕەدعی هەیە یعنی قووەتی هەیە کە بتوانێت ئەو شەڕە بەردەوام بکە جا خەڵک فەقیر دەبێ خەڵک دەکوژرێ ئەمە لە لای ڕژێمی ئاخوندی مەلاکانی ئێراندا ئەوەندە قیمەتی نییە بەڵام درۆنەکانیان شاراون بەڵێ شاراون درۆنەکانیان لەژێر قوڵایی زەویدان بەڵێ ئاتوانن هەموو درۆنەکانی دەناو ببن نەخێر ئەتوان هەموو موشەکانی دەناو بن نەخێر و ئەتوانن دەرگای هورمز بکەنەوە بەبێ ڕێککەوتن نەخیر ئەمانە هەمویان نیشان ئەدا کە ئەمریکا ئامانجەکانی لە ڕووی سیاسیەوە هیچ نەپێکاوە لە ڕووی سەربازیەوە بەڵێ وێرانی کردووە لە ڕووی ئیداریەوە وێرانی کردووە لە ڕووی ئابوووریەوە وێرانی کردووە ئەمانە هەمویان ڕاستن بەڵام لە ڕووی سیاسی و استراتیژیەوە تاوەکو ئێستا ئامانجێکی ئەمریکا بەڕاستی من بخۆم نابینم ئیتر ئەمە هەتاوەکو ئێستا بەو شێوەیە ئێستاکە ئیتر لەسەر هێورکردنەوەی دۆخەکە یعنی ئیسکالیشن کار دەکەن و گەڕانەوەی هێزی بەرپرسدانەوە لێرەدا شیکارێک دەخینە ڕوو سەبارەت بەوەی هێشتا زووە بۆ پێناسەکردنی استراتیژی چوونە دەرەوە یان نا لەگەڵ ناساندنی ئیتر بیرمەندە سەرەکیەکان باس لەوە دەکەن ئەمەتان هەندێک بۆ دەگوازمەوە ئەمانە زۆر قسەی من نینە با سەرەتا ئیتر باس لە هەندێک بیرمەند بکەین کە ئەڵێن هێشتا زووە بۆ پێناسەکردنی استراتیژی چوونە دەرەوە ئەگزیست استراتیژی لە دکتۆرینی سەربازی کلاسیکدا واتە دکتۆرینی پاوڵ کە پێی دەڵێن دەبێت استراتیژی چوونە دەرەوە پێش دەستپێکردنی ململانێ دیاری بکرێت بەڵام زۆرێک لە استراتیژیستەکان پێیان وایە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا و ئیسرائیل ئێستا لە ناو تاڵەیەکی استراتیژیدا بۆیە باسکردن لە استراتیژی چوونە دەرەوە هەڵەیەکی کوشندەیە لە ڕووی ئەکادیمیەوە ئەوانە پێیان وایە بۆ چوونی ئەوانە دەڵێن هێشتا زووە هەندێک پێیان وایە چونکە دۆخی کۆتایی واتە داهاتووی حەماس لە غەزا حیزبوڵڵا لە لوبنان و بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و ئەگەر حەشدی شەعبی و حوسیەکانیشی بخینە سەر هێشتا نادیارە ناتوانێت پیلانی چوونە دەرەوە لە ژوورێک دابنێت کە هێشتا ئاگری تێدایە ئەوان باس لەوە دەکەن پاشان بۆ چوونی ئەوانەی دەڵێن کاتەکە درەنگە و پێویستە بە درەنگوەختیش پێویستە بکرێ هەندێکی تر دەڵێن بێ هەبوونی ڕێگەیەکی دەرباز بوون ڕێگەیەکی دیپلۆماسی بۆ ئەوەی ئێرانیان ئیسرائیل بەبێ لە دەستدانی شکۆی خۆیان هێڕەشەکان ڕابگرن بارودۆخەکە بە ناچاری بەرەو شەڕێکی ناوچەی بێکۆتایی دەڕوات لە بەرژەوەندی هیچ کەسێکدا نییە و ئەمانە پێیان وایە ئیتر بە پێچەوانە کاتەکە درەنگە و دەبێ ئەنجام بدرێت یعنی ئەگزیست استراتیژی چوونە دەرەوە بەرەی یەکەم گەڕان بە دوای چوونە دەرەوەدا واتە هێورکردنەوە و دان بەخۆداگرتن ئەم بیرمەندانە پێیان وایە ئەمریکا بە چالاکانە بە دوای ڕێگەیەکدا دەگەڕێت بۆ دوورکەوتنەوە لە شەڕێکی گشتگیر و چوونە دەرەوە لە زنجیرە هێڕەشە تۆڵە سنێرەکان یعنی دەیان هەوێ خۆیان لە هێڕشی تۆڵە سنەوە دوور بگرن ئەوان ئەڵێن هێزی سەربازی دژی ئێران سوودەکانی کەم بۆتەوە پێویستە ئەمریکا سەرچاوەکانی بەرەو چاینە و ئۆکرانیا ئاراستە بکاتەوە چونکە تەماشامان کرد لەو ڕۆژانە ئیتر ستۆکی هێزی بەرگری ئاسمانی ئەمریکا کەمی کرد و هاوپەیمانەکانیشی واتە ئیسرائیل و عەرەبەکان ئیتر ناچار بوو بەشێک لەو جەبرخانەی کە لە ئاسیا هەبوو هەمووی کێشایەوە هێنایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە کێشێکی زۆر گەورەیە چونکە ئەو سیستەمە بەرگریە ئاسمانی ئەمریکی تەکلیفی گەلێک زۆرە لە بۆ هەندێک وەها بە پەلە بەرهەمهێنانەکەشی زەحمەتە ئەوان چەندی ساڵە ستۆکیان کردبوو و لە دەوروبەری تایوان و چاینا دەیان نابوو لە بۆ ئەگەری شەڕێک ئێستاکە خەریکە ئەمە دەکشێنەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان ئەمە لە ڕووی استراتیژیەوە لە بۆ ئەمریکا مەترسیدارە پاشان باس لە کەسایەتیەکان بکەین کە بزانین چی ئەڵێن مەسەلەن تریتا پارسی پەیمانگەی کوینسی
ئیتر ئەڵێ ڕەنگە دیارترین کە ئەمە دیارترین دەنگە کە دەڵێت ئەمریکا و ئێران هەردوولا بە دوای چوونە دەرەوە دادەگەڕێن. پارسی دەڵێت نەواشنتۆن و نەتاران شەڕی گشتگیریان ناوێت، بەڵام لە ناو بازنەیەکی لێدان و وەڵامدانەوەدا گیریان خواردووە. ئەو داوای چوونە دەرەوەی دیپلۆماسی دەکات کە ڕێککەوتنی گەورەی ناوچەیی لەخۆ بگرێت. لە هەمان کاتدا ستیڤن واڵت لە زانکۆی هارڤاردەوە بزانم بەڵێ ئەویش یەکێکە لە پێشەنگەکانی قوتابخانەی ریالیستیس واقعبینەکان لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا. واڵت دەڵێت ئەمریکا دەبێت استراتیژی هاوسەنگی دوورە کەنار بگرێتە بەر بۆ ئەو چوونە دەرەوەیە. ئیتر ئەمریکا چیتر شارکەری سەرەکی نەبێت و لێگەڕێت هێزە ناوچەیەکان واتە ئیسرائیل، سعودیە و ئێران خۆیان هاوسەنگێک بدۆزنەوە. ئەویش وا دەڵێ پاشان وەلی نەسرمان هەیە، وەیانیش ڤەلی نەسر لە زانکۆی جۆنس هۆپکینزە بەڵێ لەوەیە. ئەویش ڕاوێژکاری پێشووی وەزارەتی دەرەوە پێی وایە ئەمریکا پێویستی بە چوونە دەرەوەیەکی استراتیژی هەیە لە هەڵمەتی زۆرترین فشار. ئەو پێی وایە بێ دۆزینەوەی ڕێگەیەکی دیپلۆماسی بۆ ئێران هیچ ڕێگایەک نییە بۆ کۆتایی هێنان بە سەقامگیری ناوچەیی. هەروەها ئێمە ئاشفۆرد ئەویش لە سنتەری ستیمسن ببورن واتە لایەنگری دان بە خۆداگرتنە. ئەو دەڵێت ئەمریکا لەلایەن هاوپەیمانەکانی ئیسرائیل و دژمنەکانی ئێرانەوە کێشراوەتە ناو ململانەیە کە هیچ بەرژەوەندێکی نیشتیمانی ڕوونی ئەمریکای تێدا نییە، بۆیە پێویستە بە استراتیژیەکی خێرا هەیە بۆ چوونە دەرەوە، ئەگزیست استراتیژی کە پێویستە بەپارێزێ. بەڵام بەرەی دووەمینمان هەیە کە ئێستا ئەڵێن ئێستاکە کاتی چوونە دەرەوە نییە. ئەو بیرمەندانە پێیان وایە قسەکردن لەسەر چوونە دەرەوە لە ئێستادا نیشانەی لاوازی ئەمریکایە. ئەوان دەڵێت ئێران تەنیا لە زمانی ناچارکردن تێدەگات، واتە بەکارهێنانی هێز بۆ ڕاگررتنی کردار و هەر استراتیژێکی چوونە دەرەوە پێش بەهێزکردنی توانای ئەتۆمی و بریکارەکانی ئێران واتەی خۆ بەدەستەوە دامدێت. ئەمانەش ئیتر بریتین لە ڕێی تێکی و ماتیۆ کرۆنینگ بەهنام بن تالیبلۆ کە ئیتر لە دامەزراوەی بەرگری دیموکراسیەکاندا کار دەکات، ڕۆبێرت ساتلۆف و ئیتر ئەمانە بەگشتی پێیان وایە کە چوونە دەرەوە لەو حاڵەتەدا هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە. ئەمریکا تووشی شکستێکی زۆر زۆر گەورە دەکات، نابێ بستنە دەرەوە و دەبێت بەردەوام بن هەتاوەکو ئامانجەکانیان دەپێکن، بەڵام ئامانجەکان ئێستاکە ناپێکێنرێن. ئیتر لێرەدا دەبینین کە پوختەیەک هەیە لە جیاوازی سیاسی و کۆمەڵ ناسی قوتابخانەی دان بە خۆداگرتن واقع بینمان هەیە، ڕیالیستەکان و قوتابخانەی بەرپەرزدانەوە هەڵۆکانمان هەیە. ئەمانە ئیتر لە بۆ چوونەکانیاندا جیاوازن و دیارە ئیتر ئێستاکە ترامپ لە نێوان ئەو دوو بۆ چوونەدا ماوەتەوە و ئەو دوو بۆ چوونە ئەمریکا بەرەو کوێ دەبا چۆن کۆتایی بە جەنگەکە دێنی بەڕام لە ئێستاوە دیار نییە، لە چەند ڕۆژی ئایندەدا دەبێ بیان بینین. هەر بۆیە ئەمڕۆکە ویستم زۆر بە کورتی لەسەر ئەو استراتیژیە واتە ئەگزی استراتیژی ئیتر قسە بکەم، هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ دەخوازم تکایە بەردەوام هەوڵ بدەن، ڤیددیۆکانمان شێر بکەن، پارڤە بکەن و کەناڵەکەمان سوبسکرایب ویانیش فۆلۆوەر بکەن بە دۆست و هاوڕێیانتان بناسێنە. تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم هەر بژین سەرکەوتوو بن.